حوسێن سێودینم خەڵکی شاری کەرکووک گەڕێکی شۆڕیجا لە ساڵی 1950 لەدایک بووم. هەر لەو شارە گەورە بووم و خوێندنی سەرەتایی و ئەعدادیم خوێندووە. ئێمە لەو شارە بەڕاستی دایمەن وەکو خۆشتان نەیزانن فەسیلەی سەدامین لەگەڵ هەموو ئەو حکوومەتەیەک لە دواییەکانە، چونکە لەگەڵ خەڵکی کەرکووک بە تایبەت هەتا لەم ئینەی ئەم ئاخیرەش دەرکەوت کە زۆر ناکۆچیەکان توندن. ئێمە لەبەرەوە دایمەن بە ڕێگەی هونەر و بە ڕێگەی کردنەوەی ئاگری نەورۆز و بە ئەکتیڤیتایتی شانۆیی لەگەڵ مەسەڵەن ئەو وەختانە مەهدی ئومێد زۆر ئەکتیڤ بوو، سەلمان فایق، ڕۆستەمی نەوتفرۆش. ئەم کارکتەرانە بەڕاستی وەختی خۆی زۆر دەورێکی گەرینگیان هەبوو لە شاری کەرکووک. ئێمە شاری دوور و نزیک لەگەڵیان بووین. لەناو ئەو بۆتەقەیەوە ئەو شارە من پەیوەست بووم بە یەکێتی قوتابیان و شۆڕشی ئەیلولەوە. دەرچووم بۆ شۆڕش وەکو هەموو ئەو کوردانەی سەردەمی خۆم. ئەوە با بڵێن پلانی ئەی بوو لە ژیانمان. ئیتر بەنظر منەوە پلانی بی دەستی پێکرد کە ئەوش ئاڵتەرنەتیڤی شۆڕژێڕی و ئەوە چیە بەڕاستی هەر لە خولیای سینەما و کارکردن لە بواری سینەما لە مێشکم بوو. ئەو وەختانە فلیمی زۆر چاک هەبوون، یعنی فلیمەکان زۆر پڕلەمانە بوون، زۆر پەیامیان هەبوو. ئێمەش زۆر متەئسیرە بووین بەوانە. هەستمانە کرد ئەمە میدیۆمێکی زۆر بەخۆتە بۆ خزمەتکردنی نەتەوایەتی بەکاری بێنین. ئیتر هەر لەو کاتەوە من ئەوە لە ناو مێشک و هزرم مابوو، هەتاکو ئەوەی کەوا پاشەوەی زارێکی کە دەرچوومە دەرەوە بۆ شۆڕش و لەوێ ئیتر چوون بۆ ئێران، لەوێەوە بۆ هۆڵەندا، هەر بەو نیازەی سینەما بخوێنم بەڕاستی، هەر لەوێ سینەما بخوێن. مبالغە نەکەین، یعنی ئێمە هەموو تقریبەن لەو سەردەمانە متاسیر بە فلیمی هیندی. فلیمی هیندیش بەس نەوعی فلیمی هیندی باشە بوو، مەسەڵەن ئوم الهیند هەبوو، فلیمی سەنگام هەبوو، فلیمەکانی کە بەڕاستی بەکرم نایێت تقریبەن 40-50 ساڵ پێشتەیە. بەس فلیمی چاک هەبوو لەسەر نەتەوەکان، مەسەڵەن ساندۆکان هەبوو. یەکێک لە فلیمەکانی کە مەقاومەی گەلانە، گەلانی فار ئیستی پێ لای مالیزیا و ئەو ناوانە. ئیتر ئەو فلیمانەیەکەوە ئێمە متاسیر بوون پێی عومەر موختار بوو، فلیمی کە بەڕاستی زۆر لەو فلیمانە لەژێر تەئسیری ئەو فلیمانە حەزمانە کرد ئێمەش بەڕاستی سینەما بخوێنین و ئیش پێ بکەین بۆ نەتەوەکەمان وەکو میدیۆمێ. This camera just for the man. Just for him. Yes, I know, but the man moving. I know. Yeah, it's moving to here. وأنا بيش هو يا We need to make it. پێنج سینەمای زۆر جوان هەبوو لە کەرکووک، سینەما عەلەمێن و سەلاحەدین و حەمرا و ئەتڵەس. و ئێمە بەڕاستی هاتوچۆی ئەو سینەمایانەمانە کرد، عائیلی لەگە برادەر کەڵتور بوو، ینی بەڕاستی هەچوین بۆ فلیم، دوایەوە مناقەشەمانە کرد ئەو بابەتی کەەوە ئەمان بینی. زۆر بەداخەوە هەموو ئەم سینەمایانە ئیستا لە کەرکووک بوونە بە خان و بوونە بە گەڕاز و بوونە هەر نەماون، سینەماکە نەماوە. زۆر پێسێرە، ینی خۆی ئەمە ینی کارەساتێکی گەورەیە بەسەر زۆربەی وڵاتان هاتووە، ینی وەکو پێڵێن تەڕەیف المدن، ینی شارەکان بوون بە گوند، ینی بەلای خەڵکەوە ئیتر سیمای حەزاری و شارستانیەتی شار ون بوو. ینی ئێستا تۆ وەرە بۆ فەڕەنسا بڕۆ پاریس، بڕوا ناکەی پاریسە، ئەمەنەی خەڵکی کە لێ لە ئەفریقی و لە مەغریبی و
يعني تر لەسەر زادەدانی شووتێکیان شەق کردوای خۆن يعني ئەو سیما حەزارەیە يعني زادەی ڕۆپسپێر کە شۆڕش فەڕەنسای کردووە کەچی لە بنەوە يعني ئەمە يعني زاهیرەیەکی مۆدرنە زۆر خەتەرناکە پێڵێن تەڕەیف المدن بە گوندبوونی شارەکان ئەمەش تقریبا تەئسیری ئەوەیە لەسەر ئەم وڵاتەی ئێمە بە تایبەت نەمانی سینەما چکە سینەما بەڕاستی زۆر گرنگە لە ژیانی کۆمەڵگا بۆ بینینی فلیم و مناقەشەکردنی یعنی پەیوەندیەکانی کۆمەڵگا پتەوەکە و ڕۆیایان جوانەکە و یعنی خۆی لە خۆیە فیلمێک یعنی مەدرسەیەکە بەڕاست. سینەمای ئەم عەسرە سینەمای وەکو شەریکەیەک وایە يعني بسيط نية كون نختي ببساطتي كي تاهبو وبلام تاكو دي تطوري كردو بتعبد أمريكا فيلمي كرد باندستري يعني كردي بمصنع استا أمريكا فيلم دروس لك 200 مليون 300 مليون يتيسي وكو تايتانيك وكو افاتار اما خوي لخوي والسينما عالمي سيو ايطاليا وفرنسا كسكرت چکامانە خۆیانش کۆکەنەوە بە هەموو توانایانەوە ناتوان سەرمایەکی وا کۆکەنەوە بۆ یەک فلیم بەڵام بە مەسەلەن فلیمی جعفەری پەنایی کە کانی بردەوە ئەو ڕۆژانە هەموو 40,000 دۆلاری تێچووە 40,000 دۆلار پارەیەک ئەکرێ بەس موهیمەوەی فکرت هەبێ ینی سینەمای ئێرانی فکری لە دوایە توانایەکی با بڵێن شعری بە قووەتی لە دوایە تەڕحێکی نوێی لەگەڵە زۆر دەست نامە بۆ شتی ئەکشن و قەبە و کە پێیان ناگرێ و ئەو ئیمکانەشیان نییە ئێستا ئەوە نەختێک سینەمای تا ڕادەیەک ینی کوژانەوە ینی ئەو بە شەریکەبوونی سینەما Yezginam ciri. Ахчи заре шат чушана. Че шутка гам? Tan minçarın sunka düz kaşek. فیلمی زارێ هەر یەکەمین فیلمی کوردیە حسابەکرا 1927 ئەو وەختانە کراوە لە ئەرمینیا کە لەوێ کوردێکی زۆری یەزیدی و کوردی دانیشتووی بێریڤان و ئەمانە زۆر بە ئازادی ژیاون ماوەیە هەتاکو هینێکشیان هەبوو وڵاتێکی بچووک ناوی کوردستانی سوور بوو توانیان شتی هونەری جوان بکەن ڕادیۆیان هەبوو جەریدایان هەبوو بەداخەوە ستالین ئەوەی لەناو برد یعنی نەیهێشت بمێنێ بەس ئیشی ئەو سەردەما ئەو فلیمەیە کە ماوە لە مێژووی سینەمایە زۆر جوانە جلوبەرگ و ئیدا وەمانە تاوان یەکەم فلیمە بەڵام بەڕای من بەڕاستی باش فلیمی کوردی لە یڵماز جونایەوە دەست پێکە ئەو پێنج فلیمە یۆڵ و مێگەل و ئومید و یعنی یەکەم ستایلی نیوڕیالیستی بەکارهێنا کە زۆر لەگەڵ واقعی کوردی و واقعی نوێیان نیوڕیالیست زۆر جوان توانیوێتی تەوزیفیکە بە تایبەت یۆڵ ئەوە ینی هەستەکەم دەستپێکی سینەمای کوردیە بە بەخۆتی بە جوانی و لە هەمان کاتشا جیهانش دانی پێیانە وەکو ئەوەیەوە کان فستیڤال پرایزێکی گەورەی پێدا ئیتر لە دوای ئەوە فلیمێکی زۆر دەستی پێکردووە کاوە لێرەیە؟ بیرت لای چییە؟ لای دایکم لە کوردستان کە چووە هۆڵەندا ناڵێم لە 85
1985 چوومە دەورەیەک بۆ 2 ساڵ دەورەی پرۆگرامی ڤیدیۆ بوو بۆ ئەو وەختە زۆر باش بوو کۆمەڵێک خەڵکەیە لەو دەورەیە تەخەروجی کرد ئێستا لە تەلەڤیزۆنی هۆڵندا لە زۆر شوێنی هۆڵندا ئیش دەست بەکارن چکە زۆر دەورەیەکی تێر و تەسەل و پڕ بوو بەس من دوای ئەو 2 ساڵش کە خەڵاسم کرد چووم ئیمتحانم کرد لە ئەکادیمیای سینەما و تەلەڤیزۆنی ئەمستەردام یەکێکە لە ئەکادیمیە گەورەکانی عالەم زۆر ڕەسیدێکی گەورەی هەیە یعنی شاهدەکەیان زۆر بەخۆتە مامۆستای چاکیان هەیە چووم لەوێ وەرگیرم 4 ساڵش لەوێ خوێندم وەکو سینەما لە 85 با بڵێن دەستپێکی فلیمێکیشم کرد بە ئەو وەختە 85 بە ناوی ڤان هۆپ یعنی بێهیوایی ئیتر ئێمە کە تووشی ئەو هەموو مەعساتەی کە ئەبووین لە وڵات بۆ من وەکو ئیلهامێک بوو کە فلیمە بکەم لەسەر ئەو بێهیواییەی کەوا تووشی ئێمە بوو لە دەرەوەی وڵات و لە ناوەوە شتا ڕادەیە ینی دوایی ئەو کارە ساتانە یەک لە دوایەک بەسەرمانە هات من تا جۆم لە مۆسیقا سوناوەکەی تۆ نەبوو هەموو شتێکم کرد بوو لە چیاکان لە زونگاوەکان هەموو شتێکم کرد بوو ئەو 4 ساڵی فیلم ئەکادیمیم تەواو کرد بە فلیمی دەمامکی شوشەیی سیناڕۆی فلیمەکە بۆرهان شاوی نووسوێتی فلیمێک بوو بەڕاستی بە نیو سەعات کراوە بەس خۆی بۆ چیرۆکی فلیمێکی سەعاتی بوو زیاتر بەس توانیمان نەختە کە بچکەین نەختێ وای لێ بکەین کە پەیامەکەی بگا باسی کیژێکی کوور دەکات کە لە ئەنفالە اختصاب کراوە لاقە کراوە بەڵام کە کوڕێکی پێشکەوتووە بینێن لە دەرەوەی وڵات هەموو هیوای خۆی لەسەر هەڵەچێت کە قبولی بکات ئەو مەعساتەی ئەو کچە بەڵام لە شەوی زاوابوون و ئەمانەیە کوڕەکە پشتی تێکاوەڵێت بۆ بە منن نەوت کە کچنیت ئەوش ئەڵێ من چەند جار ویستم پێت بڵێم بەڵام تۆ هەر باسی ئەوە دەکرد ژن ئەوێ ئازاد بێ هەر قسە دەکرد بەسیستا کە فەعلەکەیە پشتم تێرەکەی ئەبێ بڕوان پێ بکەی کە ئەمە بەسەر هاتووە گوندەکەمان ڕۆخە هەموو شتێ ئەمە چیرۆکەکە بوو بێدان ئەکشن بەشێک لە ڕیوایەکەی بەختیار عەلی کە ناوی شاری مۆسیقا ڕسپیەکانە بەشێکی تایە پێڵێن شەوی حساب شەوی حساب بە معنای شەوی دادگایی و محکەمەکردنی سامری بابلی لەلایەن 11 کوردەوە کە لە سەدەها هەزارەها کورد کە ئەتکیانی کردو و کوشتیانێتی لە ژن و پیاو 11 کەس ماون ئەم 11 کەسە کۆ بێتنەوە لە قاعەیەک لە ئەو سزنە کۆنانەی کە سەدام دروستی کردبوو فلیمەکەمان تەسویر کرد محکەمەی ئەم موجریماکەن محکەمەکە بەختیار عەلی زۆر جوان هۆنی بێتەوە یعنی ئەوەی کەوا کەسێک مەسەلەن تاوانبارە بە ئەتکردنی ئەو هەموو خەڵکە بەڵام ئەمان موقعی خۆیان ئێستا چی لەمە بکەن بیکوژن یان ئەفویکەن لە ناو خۆیان هەرێکی ڕایەکیان هەیە ئەم 11 کەسە بابەتێ زۆر تایبەتە بەڕای من تا ئیسا لە ڕووی ئەدەبیەوە ئەگە فلیمێک کرابێت لەسەر ئەنفال و ئاوها بەقوت بێ ئەم فلیمەیە لە ساڵی 1959 یادی شۆڕشەکەی عەبدولکەریمە کرایەوە بە یادی ئەوە یعنی ساڵێک دوای شۆڕشی عەبدولکەریم کورد هەمووی کۆ ببوونەوە لە ڕێی حیزبی دیموکراتی کوردستان و حیزبی شووعی ئیتر هێزێکەیە چۆن ئێستاکە لە خەڵکی کورد دەدرێت لە ناو کەرکووک وە هێزێکەیە ئەوێ پلان بگەڕێ و کورد خەراب بتەڕەکە ئەو وەختەش وایان کرد خۆیان ئەو هێزەی دەرەوە تۆڕانی و مخابراتی عالەمی
تەقەیان کرد لەو مزاهرەیە خەڵکی زۆر بریندار بووەمانە دوایی هەر ئەوانەی مزاهرەکەیان ڕێخست و ئەوانیان تاوانبار کرد ئیزا ئەوانش کۆمەڵک کە لە پیاوی کورد کە زۆر حیفە تا ئێستا ئێمە هەڕیاتیان ناکەنەوە تقریبا ینی شێخ عەبدولکەریمی بەرزەجی مدیر بەلەدەی کەرکووک بوو شێخ حوسێنی برای ئەوەی کەەوە لەحنی ئەی ڕەقیبی داناوە یعنی ئەم زەلامانەیان بە بەلەش عەلاش ئێدام کرد یعنی ئەو نوخبە زەلامە 28 کەس بوون هەروە مەحکەمەیە بەسیتیانیان کرد لە نیو ساعت ئەمە لەو فلیمە من تەڕەیەەکەم لەسەر ڕایەوە وەسیەتێکیان نووسی کە وەسیەتەکان بگا بە کەسوکاریان دوای ئەدام دوای 30 ساڵ وەسیەتەکان پێگا یعنی بزان هەتا لەوەیە زۆڵمیان لێکراوە سمونی گەرێ سمون من لە 1991 بۆ تەلەڤیزۆنی هۆڵەندا گەڕامەوە بۆ کوردستان چاوپێکەوتنم کرد لەگەڵ کاک مەسعود و مام جەلال و هەموو سەرکردەکانی کورد ئەو فلیمانەی ئەم کرد بۆ تەلەڤیزۆنی هۆڵەندا فلیمێکم کرد بە ناوی بەری داری ئازادی من ناوم نابە بەری داری ئازادی بەس بەری نییە ینی ئێمە هەر خەباتەکەین هەر شەهید دەدەین بەری نیە بەری ئەوەی کەوایە ئەم لە تەبە حەسێتەوە بژێت وەکو گەلانی زیان یەکجار شۆڕشیان کردەوە دوایەوە زۆر ئیسراحەت ئەژێن هەموو شتێک تەرتیبەکە Action! بەڕاستی سینەما لە خزمەتی ئازادیایە سینەما ینی ناڵێم ئەو فلیمانەی مەسەرەن یڵماز جونای سێرکەی یعنی داوای ئازادیەکە سینەما بۆ مرۆڤ داوای ژیانێکی با بڵێن دوور لە کۆت و بەند و تەقەیودات سینەما ڕێنمایی کەرشە لە زۆر ئیشایانی سینەما مەسەرەن ناڵێم کاتێک کە ئاوڕەداتەوە لە ڕابردوو وەکو بابەتێکی ئیپۆس و تاریخی شتێکت بۆی ئەهێرێتە ئەم سەردەما کە زۆر کۆنە ینی سا فلیمی لۆرد ئۆف دە ڕینگ و ئەو فلیمانەی گەیم ئۆف ترۆن و ئەمانە هەرچەند فیکتیفشن بەڵام ئەدبات بۆ عالەمێک بەڕاستی لە زۆر ئەو عالەمە وەکو ئەو جلوبەرگ و شتانە هەر نەماوە بە سینەما ئەو قووەتەی هەیە کە ئەوە زیندوو کاتەوە ئەم مەشروعی ئیسلامە کە ناوی قەڵای دمدمە قەڵای دمدم هەمووتان ئەیزانن ئەمە کتابەکەیەتی ئەم داستانە بەڕاستی ئەبێ بکرێ بە فلیمەوە بکرێ بە ئیشێکی ناشنال چۆن لە فلیمی لۆرد ئۆف دە ڕینگ کە سێ بەشە هەموو نیوزیلەندا بەهۆی ئەو ئەکتەر دەرهێنەرەوە پیتەر جاکسن مەشغوڵی ئەو ئیشە بوون لۆرد ئۆف دە ڕینگ هەتا ڕئیس وزەراکە ئەسب سوارەکان کەسانی کە توانیان فلیمێ بکەن لە کۆتاییە 11 ئۆسکار بەرنەوە و ڕۆژێکی بکەن ڕۆژی ناشنال کاتێک کە فلیمەکان خلاص بوو عەرزیەکەن بۆ خەڵکی خۆیان ئێمە لە کوردستان ئەگەر ئەم فلیمە بکەینە ئیشێکی ناشنال تەمان دوایەوە سیناریۆکە من ئێستا خەریکی سیناریۆ شتەکەیم ئەمە ئەبێ هەموو ئەکتەرەکانی کوردستان دەوریتیان بێن تەسەوڕ کە قەڵایەکە لە ناوەوەی ئاسنگەر و کوتاڵ فرۆش و قافڵەی هێنانی شتی وڵاتانی عەرەبی و ئەو پەڕی جوانیە بێزگە لاوەی کەەوە قەڵایەکی بەرگری نەتەوایەتی کووردە